بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. ڕوبەڕووبوونەوەکان سەخت بوون، ڕێگاکان دوور بوون، زۆر بوون ئەوانەی کە دەیانویست بگەنە کۆتایی، بەڵام لە هەموو ململانەیەکدا باشترینەکان سەردەکەون. ڕوبەڕووبوونەوەی ئەمڕۆ تەنها بۆ بەدەستهێنانی خەڵات نییە، چونکە هەردوو زانکۆ خەڵات بەدەستهێنن. ململانەکە لە پێناو ئەوەیە کە کێ گەورەترین پارچەی کێکەکە بۆ خۆی بەرێ. وەک بەشتر باسمان کرد، هەردوو زانکۆ خەڵات وەرەگرن. براوەی یەکەم دەبێتە خاوەنی $30,000، هەر قوتابیەی $5,000 بەرەکرد. براوەی دووەم دەبێتە خاوەنی $15,000، هەر قوتابیەی $2,500 بەرەکەوێت. ئێستا کاتێەوە هاتووە قوتابیانی هەردوو زانکۆ بناسین. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک، عیماد بەرەکات. سوارت بشه من تکنولوژی دارای جمیریاری از حظ خواهاتی ما وی بشه هنه پشتی خانه خو خلاص کم خود حس کرد و پشتی انگلی ماستر بین مدر هب بشه خو پلانینگ بیت یا هر شگی اقتصادی و گریدای بیت و من ماموستای زانکوه و چونکو یکیش سروشت من اول هر چیزی که مدوی بزانم از گهین من خلقک استفاده جی بینید من هزار خو کیا از دمام کتابت خواندی کو مؤلفه مدیتی مدگوتی بو چی اجینه من ویسرک ادهادوی دا لما هیدی من حاول دا کو اجی کتابه چکم سپاس به خود الهجده 17 سالی بو 18 سالی مدرسه نویسینا کتابا کرد کو 2014 یکم کتابا مادت ناف کتابخانه کردی دا حتی نوکه که منزلتر جه 8 پرتو که هنه 8 پرتو نویسیت و ازم و ایک شارزت میجی او به راستی یعنی از برنامه که وصدا یعنی بجدار بم گلک به خوشحال جیبون کدی برنامه هنی دا بجدار بویم لو ما نهاجی ما برهویه که جدی و خویا کری ما همیشه وازا و منو حوالت خوبه ما همیشه وازا بر هویا خواهی کو ببین کو ام ده اوی برنامه اسیرکانی زانکو ده پلایی که دست خوبه اینین دماموزانی که عماد بجدار بود برنامه اسیرکانی زانکو دا کیفامون گلکا چونکی کسی که خدانشیانه و زانیاریش گل کل دفعه عماد دست که بجدار با منزانی که ده یعنی چت حتی آسته که باش و نکجی گهشتی فینال دخواز سرکفنه بدخوازم و ایشالله ده سرکفت بەشداربووی دووهەم ئومێد سامی. برای دست پیک وقتی از چون مدرسه میگه حجینت کرد و دائما یعنی پتریا سال از دوره دوی بود. از ویری 2 سال که ما مد پولا 12 حتی من درباز کردیم. لسالا سه دا من گرانکاری چه که من معدلگی باشینه و از چون روزنامه‌وانی الکترونی هر چند اف باشه نبدلیم بود. محش روزنامه‌وانی کرد و محش آیتی جید کرد تکنولوژی بس مقد وانه که چه قسمه که روزنامه‌وانی الکترونی بید. ما مستعد که من زانکوی پیوندی میکنم کودی پشتکداری پروگرامی که داد که ما پروگرام کل کانال کردستان 24 داد که کارجا که مترومبل تاج از که ترافیک مدید کو رکلام از ترکانی زانکوی هلاویستی برس یارا گرتی ممکن ها برنامه جدید از دچمه و حتی ماتین برنامه جی یعنی گله که باری منه برادر و تعلیق دانند گوته حتی که گوته من اگر و بر این چون فاینال سر من 0 کن مگوته بلا دچین و سایت 0 کن پاشین که همچون از زفری مگوته تو عفو از جسایت 0 نکن هل بجارتنا امیدی بو برنامه استرکانی زانکو سبی بنمای بویا کو وکو زانکو پلیتکنیک مباریک مازن شیانه توی هبوینه تایبتی شیانه توی در و وکو دیزانین انگشتی و هر واسه دیزانین زانکویجی و گهشتنا وانجی بو قناق دیماهی یا وی برنامه نشانه سرکفتنا ویدیو کردن و هم هیدانی جی و هم امیدین جی کو در برنامه دیماهی جی سرکفتنا که مازن تومار کن
بەشداربووی سێهەم دەخیل مەتۆ. پشتی چەند ساڵە یعنی خلال 2017 دا مەسائی سەیدەلەڤە بوو زانکۆیە پۆلیتەکنیکە دەهۆک مێ پێشکەش کرد. الحەمدلله ناوێ من هات ئەس گەلێکی خۆش بووم کە ماوەیەکی درێژ مێ چ دراست نەکرد بوو و هێویان بوو ئەس شەهادەتە جامعی وەرگرم. خلال وان هەردوو ساڵی من المعهد سەیدەلە دەوام کردی زانکۆیە پۆلیتەکنیکە دەهۆک الحەمدلله ئەس بوومە یەکێ. دەستپێکە بەرنامج وەختی گوتینمە کە خەبەر داینمە گەلێک هێفام هاتیش بەری نوهاژی ئەف جۆرێت بەرنامجە مەل شنگال کرد بوو کە منافسێ نێڤە کۆمەلگە هێت مەتەلەنێت ناحیە سنوونێدا هەبوو بێگومان مە گەلێک حازریەکو کرێن و مە گەلێک خۆ ئامادە کردش بەربی بەرنامجی و ئەم وەک تیم ئەم هەر شەش و گەل دکتۆر ئەرشەدی مە گەلێک شۆل کرد ئەڤم گانە فاینەلێژی ئینشاء ئەڵڵا دێ فاینەلێژی بەنە. بچووکانیە دەخیتدا البدایەدا مگوهدا الحەمدلله مەگوهێ خولێگر و چۆ مەدرسێ دەواما خوی بەردەوام بوو المەدرسێ المەرحلە ابتدائية همشكي أول دركت والمرحلة متوسطة نفس الشيء والإعدادية يجي همشكي والحمد لله خدي هردو سالد ما حاجي أول دركفت الحمد لله خدي نها قهنا في مسابقة قهنا مرحلة دوماهيك وهيفي دارن سركفتيبان أوجي وشان بيمان قهوج ونزان كويت كردستان همشكي جي قال لك كيف فهمتي وقت بيش دا شون بەشداربووی چوارەم ئەیوب عەبدوڕەحمان. ئەسڵمە وەرگرتن لە زانکۆ پۆلیتەکنیکیا دهۆک دووبارە کۆلیژە تەکنیکیا ئەندازیاری پشکا ڕێگاوبان. هەرچەندە ئەف بەشە منێ خلاص دیماهێک بینمیش بەس نە ڕەغبەتا منە من لەبەر ئەس پشتی چەندێکێ داهێنانێکت کەم بواری کەهرەبێدا کەهرەبێکی چێکەم هەتا ئەگەر بوو ماڵێکی بیت یان بوو گوندێکی بیت یان بوو گەڕێکێکی بیت یان بوو شارێکی بیت و دەتگەل وێ چەندێش گرنگی دەمە بەشی خۆی ڕێگەوبان و خزمەتی کەم دبە بوارەیدا. هەڵبژارتنا من لەڤە گۆڕۆپایت گەل ستێرێ زانکۆیێ و ئەس هەڵبژارتم گوتی لازمە تو لێرە بەشدار ببەی بوومە لەبەر وێ چەندی دیوەر هاریکاریەوە یا هەواڵە مەچیان قۆناغێت باش ببڕین و بگەینە قۆناغا کوتایە ئینشاء الله قۆناغا فاینالیش دەبینەوە و دەسەرکەوتنەکە مازن تۆمارکەین. دەستپێکە ناسینا کاک ئەیوب یا جودایە یعنی بۆمەش گەلە هەواڵێ دی چونکی بژێ هەندێک و مامۆستای منە و یعنی هەواڵێ منە و تەمان کاداش خاڵێ منە. پشتی من زانی یعنی هاتی هەڵبژارتن بۆ پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ یعنی لایەن بە سوپرایس نەبی چونکی ئەس بێژم باشترین هەڵبژاردە بی کەسێکی خۆدانشیان و معلوماتت باش هەبین هەمە لایەکەوە کاک ئەیوب و هەمە هەواڵا من هیویەکە باشە بێهای کو دەبنە ئەستێرێت زانکۆیە و دەبنە پلایەکی دەستخوا بینن و بنە ئەیکەم یعنی بنە نوێنەرێت زانکۆ پۆلیتەکنیکا دهۆک و دەبنە ئەستێرە ئەیکەل ناو زانکۆت کوردستانێت. خۆشەویستانم ئێستش کاتیەوە هاتووە قوتابیانی زانکۆی هەولێری پزیشکی بناسێنین. بەشداربووی یەکەم گەیلان چواس. لە پۆلی شەشکە دەرەجەم هێنا مایکرۆبایۆلۆجی پزیشکی هەبوو کەویش سەرنجی ڕاکەشام چووکە ورترە لە بایۆلۆجی هەروەها بەشێکی پزیشکیە.
لە قۆناغی سێمی ئەم بەشەم هەروەها ساڵێک تەخەروجەکەم بەڵام لێرە ڕناوەستم بەڵکو پەریزیاتی پێدەم بۆ ماستەر و دکتۆرا و چاڵە لە داهاتوودا دەبمە مامۆستایەکی زیانکۆی سەرکەوتوو لە وارەدا لە ناو کولیە بڵاو کرایەوە کە بەنامەیەکی پێشبڕکەی زانستی هەیە بە ناوی ئەستێرەکانی زانکۆ لایەن ئۆڕی میدیاوە من بەشداریم تێک کرد هەستێکی خۆش بوو خۆشبەختانە لەگەڵ تیمەکەمان توانیمان تا قۆناغی کۆتایی بڕۆین و بە هیوای ئەوەی کە یەکەم بین. تقریبا ماوەی 2 ساڵە گەیلان دەناسم بەڕاستی دەتوانم بڵێم کەسێکی زۆر سادە و ساکار و ڕووخۆشە و لە هەمان کاتیشدا زۆر حەزی بە فێربوونی شتی نوێیە وزە و ئینێرجێکی زۆری هەیە بۆ وەرگرتنی شتی نوێ بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵم وەکو دیارە دۆستی نزیکی ئەو بەوەی کەوا بەشداری کرد لەو پرۆگرامە وەکو دیتمان لەگەڵ برادرانی تا ئەو قۆناغە بە سەرکەوتووی ڕۆیشتن بە هیوای ئەوم کەوا لەو قۆناغەش سەرکەون کە دڵنیاشم هەروە دەبێت. بەشداربووی دووەم سوبحانی ئەیوب. من سەرەتا لە قۆناغی ناوەندی دواناوەندیدا حەزم دەکرد لە بواری فیزیا دەپەرە بە توانەکانی خۆم دەم هەموو هەوڵێکشم بۆەوە بوو کە قۆناغی دواناوەندیم خلاص کرد بچم لە فیزیادا بخوێنم. دەمویست لەو بوارەدا ریسێرچ بکەم و ببم بە مامۆستای زانکۆ بەڵام کە گەیشتمە قۆناغی 12 و ئەو نمرێن بەدەستێنا کە هی کۆلێژی پزیشکی بوو زیاتر و زانیشم لە کۆلێژەکانی خۆماندا ئەو مختبەراتانە نییە کە من پێویستم پێی هەبوو بڕیارمدا کە لە بوارێکی پراکتیکی تر کار بکەم کەویش بەڕای من بواری پزیشکی بوو پزیشکی گشتی دوای دەرچوون لە زانکۆ حەز دەکەم ببم بە پزیشکی نەشتەرگەری مێشک چونکە ئەو بوارە کار لەسەر ئەندامێکی لەش دەکات کە بەڕای من لە هەموو ئەندامەکانی تر گرنگترە. لە فەیسبوک پۆستێکم بینی لەسەر ئەو بەرنامەیە بەڵام لەبەرەوەی نەمان دەزانین بەرنامە کەسیە گرنگێشی ئەوتۆم پێی نەدا هەتا ئەو کاتێک کە محەممەدی برادرم کە ئێستا بەشدارە لەگەڵم لە بەرنامەکە پەیوەندی پێمەوە کرد و گوتی ناوی توشمان نووسیە لەو بەرنامەیە و پێویستە لەو ڕۆژەدا بێت و میتینگەکانمان بکەین. ئێمە سەرەتا لە یەکەم بەرنامە سترێسێکی زۆرمان لەسەر بوو نەمان دەزانین بەرنامەکە چۆن دەبێت نەمان دەزانین ئاستی قوتابیانی زانکۆکانی تر چۆنە بەڵام کە یەکەم بەرنامەمان کرد و دواییش یەکەم بەرنامەی زانکۆکانی ترمان بینی باوەڕبوونێکی زۆرمان بەخۆوە لا دروست بوو کە دەتوانین بگەینە فاینال ئەو ئێستاش گەشتوینەتە فاینال لە ئێستاشدا هیوامان وایە لە فاینالژدا ببینەوە و ببین بەوێنەیەکی ڕاستەقینەی زانکۆکەوە. جیاوازی سوبحانی لەگەڵ کەسانی تر پێم وایە ئەوەیە کە بیرکردنەوەی کرێتیڤانەی هەیە داهێنەرانی هەیە بەس یەک ڕێگای نییە بۆ بیرکردنەوە و سەرەتاش کە لەو بەرنامە بەژاریان کرد پێم وا بگدەگەنە ئەو قۆناغی ئێستایان و ئێستاش کە لەو قۆناغەدان بڕوام وایە کە دەتوانن لەو قۆناغی سەرکەون و براوەی هەموو زانکۆکانی هەرێم. بەشداربووی سێەم محەممەد یاسین. هیچ حەزم لە طبعام نەبوو ینی دەمگوت ئاخر نەفەر کە بڕواتە کۆلێژی پزیشکی منم ئیتر قرارمان وادا کە بۆ جامیعەیەکی ئەوروپی تەقدیم بکەم ئەگەر وەرگیرام لەوێ ئەوە بە هەندەسە بێ ئەگەریش وەرنەگیران ینی لێ جامیعەیەک وەرنەگیرام جامیعەیەکی ئەوروپی وانە ئەوە با لێرە طبعام بێ ئیتر منیش ڕازی بووم ئیتر هەتمێرە. لە پۆلی سێی لە پۆلی چواری عەدادیەوە من خۆم لەگەڵ پرۆگرامین و ئەوانە خەریک کردووە ئێستاش تەنانەت بەردەوامم. یەکەم جار کە لەم بەرنامەیە ئاگادارکرامەوە لە ڕێی برادەرێک بوو لە فەیسبووکەوە منشنی کردبووم لە کۆمنتێک ئیتر من زۆر ئینترستم نەبوو ڕاستەکەی ئیتر بۆ برادەرە چۆن لە جوامدا وتم بەخوام بەکەڵک نایەم و تا کاگڕهێڵی برادەرم ئاگاداری کردمەوە بە تەلەفۆن وتی مەحاڵم لە شتێکی وا بەشدارم و منیش تۆم پێ باشە ئەوتم باش ڕەتم نەکردەوە بەڵام بڵێ زۆر گەرم و گوڕ و جۆش خۆشم هەبوو یعنی شتە نەمانزانی شتەکە چێت تەنانەت تا بەرنامەی یەکەمیش یعنی تاوە ڕوون نەبوو لامە
ئیتر کەزانین بڵین شتەکە باشە و شتەکە جدی ئەوانە منیش بە سوبحانی وت ئیتر تیمەکەمان بەهێز بووین بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵەوە تا ئێرە هاتوین و هیواداریشم لەوەی کەمەوە ئەم بەرنامەی ئەخیر یەکەین بەدەست بینێت سرە مزانکۆکانی کوردستان. ئەوە نزیکەی 10 ساڵە محەممەد هاوڕێکی زۆر نزیکمە و ئەو سیفاتانی کە وای لێ کردم ینی بە محەممەد زۆر سەرسام بم ئەوەیە کە کۆڵنە دەریەکەیتی و مسڕێتی لەو لەسەرگەیشتن بۆ ئامانجانەی کە هەیەی لە ژیان. هەڵبژاردننی ئەو بۆ ئەستێرەکانی زانکۆ لەلایەن زانکۆکەمانەوە بە بژاردەیەکی زۆر باشی دەزانم. من دڵنیام بەهۆی جوهدی محەممەد و هاوڕێکانی و زانکۆکەمان پلە یەکەم بەدەستێنێت. بەشداربووی چوارەم ڕەهێڵ هیوە. زانستی پزیشکیم هەڵبژارد چونکە ئومێدێکی خۆم بوو لە پۆلی شەشدا کە بەدەستی بێنم. لەبەرەوەی زانستی پزیشکیەکێکە لەو زانستانەی بە بەردەوامی لە نوێبوونەوەدا وە خولیای خۆشمە ئەو زانستیم کە هەڵبژاردووە بە بەردەوامی ڕیسێرچ بخوێنمەوە هەروەها لەگەڵ ئەو زانستێ و نوێبوونی و زانستەدا بێت. هیوادارشم زانکۆیەکەی تەواو بکەم زانستی پزیشکی وەروە بەردەوام بم لە خوێندن و پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار بەدەست بێنم کە خولیایەکی خۆم و توانم خزمەتی نەخۆشی پێ بکەم. بەیانی بوو ساعت 8 بەیانی ئاگادار کرامەوە کە بەرنامجێکەیە دەربارەی پێشبڕچەی زانستی لە نێوان زانکۆکان. ئەوە بوو بە دڵخۆشی و قبولم کرد کە محەممەد یاسین و سوبحانیشم هەردوو بانگەشت کرد بەوە بەرنامجەیە کە پێکەوە بە تیمێکی بەهێز بچین بەوە پرۆگرامەیە. ئەوە بوو لەگەڵ تیمێکی تر کە سێ قوتابی بوون لە بەشێکی تری زانکۆی پزیشکی هاتم بووین بە 6 کەس و داخلی بەرنامجەکەی بوون. سترێس یەک لەو هۆکارانە بوو کە تا فاینەڵ ئێمە بینیتن چونکە هەوڵدانێکی زۆرمان کرد. توانیمان زۆرترین نمرە بەدەستبێنی لەسەر ئاستی هەموو زانکۆکان و هەروەها دەیسەلمێنین کە زانکۆی پزیشکی هەولێر ئینشاءالله سەروی هەموو زانکۆکانە و بەهێزترینی هەموو زانکۆکانە لە ئاستی زانستی و لە ئاستەکانی تریش. من و ڕەهێل لە یەکەم ڕۆژی زانکۆوە برادەری یەکین. هەموو ڕۆژێ تقریبان پێکەوەینە لە کولیە و لە دەرێش زۆربەی ڕۆژەکان کە کاتمان هەیە پێکەوە بەسەری دەبین. لە سەرەتای ئەو بەرنامەوە وچی ئەو گروپەم دیت کە پێکەوە بەشداری دەکەن زۆر سیقم پێیان بوو بگەنەوە قۆناغا لەبەرەوەی هەموو معلوماتێکی باشیان خڕکردیتەوە و کتێبی زۆر دەخوێننەوە و تەواوکەری یەکن و ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو دەبن لەو قۆناغا ئینشاءڵڵا دەبنەوە. خۆشەویستان دووبارە سڵاو وەک هەموو جارێ بەرنامەکەمان دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا. وەک دەزانن ئەم پرسیارە هیچ خاڵێکی لەسەر نیە تەنها ئەو زانکۆ تەنها هەر زانکۆیەک زوو دەسینا بە بۆتۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێت. گەر وەڵامەکەی هەڵە بوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر ئەوان دەتوانن یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ مانای وشەی دموکراسی چییە؟ پۆلیتەکنیکی دۆک دەسەڵاتی گەل دەسەڵاتی گەل ڕاستە. دەسەڵاتی گەل یاخود حکمی گەل بۆ گەل وشێکی کۆنی یۆنانیە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. ئێستا مافیەوەتان هەیە لە کەتەگۆریەکان یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. بیولوژی ئەی یاخود بی ئەی
تەمەنی دار کاتێک دەبڕێتەوە بە ژمارەی بازنەکانی دیاری دەکرێت. ئەم بازنانە لە چی پێک دێت؟ ئەی فلۆیم زایلم، بی کۆتیلدم، سی ئاپیکل مێرستم، دی هیچ کامیان. سی چرکەتانەیە؟ درست أصلاً بس اشتكيت ما وقتي ما ليش بس زوو وەڵامێکمان بنێ دەست چرکەتان ماوە؟ برسف أي ئەی فيلم إكسليم باشە لەو شتانی تر ئێوە هیچ ئەزانن هیچ زانیاریتان هەیە؟ ئەو بەڕاستی ئەو چ نەبات بێ دوو طبقة ئەو مەتەمت بێژنێ خەشە بوو لەحا فۆڵم و زایلم. بەڵێ فۆلیۆم هی دەرەوەیە بەرگی دەرەوە زایلمیش هی ناوە دەروە. باشە ئێستا چاوەڕێ دەکەین بزانین وەڵامەکەی ئێوە ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆ وەڵامەکەتان ڕاست بوو بوون بە خاوەنی یەکەم دەخاڵی بەرنامەکە. کۆی خەڵەکانیشتان هەر دەخاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرە؟ تەندروستی. تەندروستی. ئەی کام لەم کۆدانەی خوارەوە لەسەر خواردنی قوتوکراو هێمای هەبوونی ڕەنگە لە ناو خواردنەکەدا؟ ئەی ئی 700 تا ئی 799، بی ئی 100 تا ئی 199، سی ئی 300 تا ئی 399، دی ئی 500 تا ئی 599. سی چرکەتانێ؟ ئی حەفسەدەکەم دیتیە بەس دەکەم سیاسەت بزیاتر ئەم حەفسەدەکەم دیتیە ئەمش حەفسەدەکەم بەس هەز دەکەم ئەو خەجمان خەجمان بۆ شتێکن هەری پشت شتێکیانە بۆ شتێکە بەڵام ئەی پێ باشە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بنێ؟ سی ئی 300 تا ئی 399. بەخوای دەرم حەف ڕەنگەیە زانیاریتان هەبوو؟ زۆر پێش ئێستا بەرچاوم کۆتە من لە پۆلی چواری عەدادی ئێستا ینی بە حاڵ شتێکم لەبیرە. باشە بۆچی ئەوەتان هەڵبژارد ینی ئی 300 تا ئی 399؟ ینی ڕاستەکەی با بڵم پێمان دەدا ینی بە کوردی بزانین میمۆریەکەتان باش بووە. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ؟ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئی 100 تا ئی 199. زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلی تەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها بی ماوە کەواتە بی. کام لەم گازانە بەکاردەهێنرێت مەبەمەستی زوو پێگەیاندنی میوە بەر لە هەناردەکردنی؟ ئەی ئێتیلین، بی ئیثان، سی نایترۆژین، دی میثان. سی چرکەتانەیە؟ جماعات از بشم سی نایتروژن چون کنه جاخینی نایتروژنات بداد بجم کنه بندارا زنده چید بیر بس رایام سیاه بس
كلا جد بجن خيني بكنا بندورة يا بغش بونات رجنتنا فش رايونغ در شركتان ماوە سی نایترۆژین زانیاریتان هەبوو بۆچی نایترۆژینتان هەڵبژارد هەبوو زۆر ڕێنمامی و سەروی کۆمبۆن و نایترۆژن داجارە کردداری زوو پێگەیاندن ناوە علمیەکەی دەزان پێی دەڵێن چی پێگەیاندن ریپنی بەێ یعنی پێگەیاندن بۆ نمونە مۆس کە لێ دەکرێتەوە بە سەوزی بە کاڵی لێ دەکرێتەوە ئەو غازەی پیا دەکرێت بۆی کە پێ بگات تا ئەو کاتی کە لە باخیرەکە دێت بەرەو وڵاتیشی بۆ نمونە لە ئەفریقاوە دێت ئێرە ریپنی ئەم کردارە پێوترێ ریپنی باشە بزانین نایترۆژین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ وەڵامی ڕاست ئیثیلین زانکۆی پۆلیتەکنیکی دۆگ نەتاتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن فیزیا فیزیا بی کام هێز بەرپرسە لە شیبوونەوەی تیشکدانی ناوکی نیوکلێر رادیۆئەکتیڤ دیکەی ئەی هێزی کێشکردن بی هێزی ناوکی لاواز سی هێزی ناوکی بەهێز دی هێزی کارۆمۆگناتیسی سی چرکەتانەیە بی هێزی ناوکی لاواز بی هێزی ناوکی لاواز کاتتان زۆر مابوو زۆر دڵنیا بوون ئادەی سوبحانی بۆمان شەرحکە بزانین بۆچی ئەو وەڵامەتان خۆی لە گردنەوە چوار هێزە هەیە هەرێکە لە شتێک بەرپرسە هێزی ناوکی لاواز لەڕێی بۆسۆنی دەبلیوزێتەوە ئیش دەکە و کە ئەتۆمێک دیکەی دەبێت بەهۆی ئەو هێزە کەشی دەبێتەوە کەشی دەبێت بەهۆی ئەو هێزە باشە هێزی کێشکردن ئەویان چییە؟ نێوان هەسارەکان نێوان هەسارەکان کە کێشەکەوە واسارەکە خۆشیوی کە هێزی ناوکی بەهێز هێزی ناوکی بەهێز لە نێوان نیوترۆن و پرۆتۆنەکانە ناوکی بێکۆگردا ناوکەکان بێکەوە بەستەوە ئەی کارۆمۆگناتیسی چیشک ڕەتی بەو نیە بە میشۆنیە ڕووناچێ باشە بزانین هێزی ناوکی لاواز وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کەتەگۆریەک هەڵەبژێرن بایۆلۆژی بایۆلۆژی تەنها بی ماوە کەواتە بی کردداری لە دەستدانی ئاو لە گەڵای ڕووەکەکاندا چی پێدەگوترێت؟ A. Impiration B. Expiration C. Transpiration D. Inhalation سی چرکەتانێ مفهومی تیۆری چیە درست انگلیسی ایکس نایده درکفت این چونش نوسته که این هل ننی حلقیشان نقل نقل ایدن بیا اکسپریشن مهم سی و بی نه جای راست جای راست سی و بی اکسپریشن من ایکس نایده این ننی جای این در شرکتان ماوە B. Expiration B. Expiration چۆن دەخیل بۆچی ئکسپارێشنتان هەڵبژارد تۆزە بۆ مانشی بکەنەوە کەڕامانە ئێکس یعنی دەرکەتن شوێکێ ما هەلبژار
تاني لبروي اكسبايريشن كما مقطع بهيج ذكرن مثلا كدركفتن دي ايش فيش هو دزداني او يعني دركفتنا افيش هلقي داري اكسباير يعني شي اكسباير يعني دري خستن فيش يعني بيش يعني بيش بو يعني تەواو تمام کات بەسەرچوون يا باشە بزانین بی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە وەڵامی ڕاست ترانسپارەیشن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتاتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن فیزیا دووبارە فیزیا ئەی ماوە تەنها ئەی ماوە کەواتە ئەی کردداری شیبوونەوەی ناوکێکی قورس و دروستبوونی دوو ناوکی سوکتر چی پێدەگوترێت ئەی nuclear transmutation B nuclear power C nuclear fission D nuclear fusion C چرکەتانەیە قرصة سي نوكلير فيشن هاي بالتأكيد بأنه بالتأكيد اسمعنا كربته سي يعني فيوز بالضبط يعني بسألك جوان تبغي فيشن تأكيد فرصة بوبجوكر التاوتو أنا بس هو تم بسألك غلط دا شركتان مواد وأولام نوكلير فيشن سي سي nuclear fission زۆر دڵنیانە بوون لە نێوان خۆتان ئاتۆزێ دڵنییا بووین وتم سەرەکە جوان تێبگەین ئەنجا چونکە ها جاری وە جوان تێگەیشتی محەممەد بۆ ماشی بکەرەوە بۆچی نیوکلێر ناسەتا سەد سیە دوو بخۆی دوشتمان نیوکلێر پاوەر ئەو توانایە کە دەرئەچێ لەشی بوونەوەکە ئەو شتێکی ترانی مەسەلێکی جیاوازە فیشن و فیوژن هەیە فیوژن ئەوەیە دوو بڵین لە ناو خۆڕوەدا لە ناو پلانەتەکان لە کۆڕەکانیان دوو هایدروجین یەک دەگنە بنە هیلیوم ئەوە فیوژنە بەڵام فیژن ئەوەی کە لەسەر ئەرز بڵین بۆ هیرۆشیما بۆ ئەوانە بەکاردەیە فیژنە ناوکێکی قورسە یورانیۆمە چێ بێتەوە بێتە ڕادۆن و شتێکی تر کە بە هەردووکیان ئەگەر خۆیان کەوە سوکترن لە یورانیۆمەکە یەکەم بۆیە ئەو ماسەی کەون دەبێت یانی ئەو بارستەی کەون دەبێت بۆتە تاقە بۆتە ئەنەرژی ئیتر تەکیدین کە سیە نیوکلێر فیژن باشە بزانین وەڵامەکە ڕاستێدا یا هەڵێ وەڵامەکەتان زۆر ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ محەممەد وا جوانشی کردەوە ئەیتر هیچ شتێ نەما بۆ ئێمە یافەرم زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن لۆژیک ئەی یان بی ئەی ئەبێت تۆ زەوریابن لە لۆژیک ئینشاءالله من دوێنێ بەیانی ئاکارم بینی نیوەڕۆ کامەرانم بینی ئێوارە مەروانم بینی شەو کام یەک لەمانە بینی ئەی ڕامان بی ئامانج سی ڕوخسار دی ڕێکار سی چرکەدانێ پەیوەندێکە بدۆزنەوە رخصار ماني ما همي ديتين الرخصار اما اك احتمال لوجيكوي ابي تكون ما رخصار همي وديتي ايوه مروان بني اصوات بجم كوكايو نمانم بيني شبكه الوديتن شغل لوجيكوي اوا اكبر بي كوكايو وقت بيالك كيما ماي زو وەڵامێکم بنێ خودي هيش شكون سي رخصار سی ڕوخسار بۆچی ڕوخسارتان هەڵبژارد ابو كوكايوش ما عميوش فوزترش بوري لوجيكي ده بس يوش مفا ما هرسي بشر مروف ما يديتين
و لوژیکیە ڕوخسۆر ژیمە ڕوخسۆری هەمیۆی دیتی ئێوە بۆ چوونە بەس چ پەیوەندیەک هەیە لە نێوان ئاکار و کامەران و مەڕوان چی پیتێک زوو دووبارە بێتەوە زۆر دووبارە بێتەوە ڕێکار میم ئاکار ألف کامەران وميم ألف وميم ئەی باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە وەڵامەکەتان ڕاستەوە دەخالیشتان بەدەستهێنا ئێوە وابیرتان کردەوە کە ڕوخسار بەس ڕوخسار خۆی ناوە خۆی ڕوخسار سەر و چاو ئەوەمان لێکدا بیاوە و جواب دەرستە مەچە ڕۆگەرە ناوێن بەس ئێستا لێگەڕێم شینەکەمەوە نامە بەینا ڕامان و ڕوخسار ئێستا دەخاڵتان وەرگرتووە خۆناکەن بانی شەم بینی ئاکار بەێ پیتی سێم و چوارەمی ئاکار چییە کا بەێ لە ناوی دووەمە بچی کامەران وایە ئەچێتە دەستپێکی ناوەکە یەکەم و دووەم کامەران کا سێم و گەشت چوارەمی کامەران چیە مەیە ئەبێ بە مەڕوان ئێمە بەمانانە بەڵام داکات تەواو درستە الحەمدلله الحەمدلله ها دەخالیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان بیست خاڵ خاڵەکان 20 بە 20 زانکۆی هەولێری پزیشکی بزانین دەبن بە 30 خاڵ چ کاتەگۆرێک هەڵبژێرن لۆژیک تەنها بیماوە کامێک لەمانەی خوارەوە گەر ڕێک بخرێت وشەیەکی ئینگلیزی پێنجپیتی دروست دەبێت A HRGST B RILSA C TOOMP D WQRGS سی چرکەتانێ وشەیەکی ئینگلیزی پێنج پیتی من بيه يعني دواسر كمان لە چرکەتان ماوە بي 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 بی باشە لە بی RILSA چی دروست دەبێت چ وشێکی پێنج پیتی ئینگلیزی والله لا أيو لدي هيك فاولي كانت يعني زور زور قرصة وشيكي بينش بيت فاولي تاني بس يو بيدا منه سيش يعني أو كبن كنا مكرت موبو توبوم TWOMP هيك لدروس نابسي بس أي معه أي شيء لدروس تبيه ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ زۆر ڕاستە ڕێلز واتە سکەکان سکەی قیتار وەکو سکەی ترام مترۆ زانکۆی هەولێری پزیشکی دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆرێک هەڵبژێرن کیمیا کیمیا
ئەیان بی ئەی ئەی ئەو تێستە شیکاریەی کە بەکاردێت بۆ ناسینەوەی هەموو جۆرەکانی کاربۆهیدرایت چی پێدەگوترێت؟ ئەی تێستی بایل B تێستی pH C تێستی بنەدەکت D تێستی مولش سی چرکەتانەیە برسف دي تيستي مولش دی تێستی مولش مۆڵش تێست کەم بزانم هەل کاربۆهیدراتە یانە باشە زانیاریتان هەیە لەسەر ئەو وەڵامانێک کە نووسراوە لەوێە تێستی بایل تێستی pH حەزەکەین ئێمەش بزانین و بینەرانیش بزانن تيستي بي اتش هر نیە چونکی بۆ ترش بەکارێت بۆ ترشیەکان بەکار ئەو چوو دارە تێستی مۆڵش تێست ینی هەل کاربۆهیدراتە یاننا ئیدەن بۆ ناسینێتی هەل کاربۆهیدراتە یاننا باشە ئەی تێستی بایل چییە؟ ئیبایل ئەو نەوعنی کاربۆهیدراتە بینێتکە جۆرێک لە کار جۆرن باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە ئافرم دەخیل زۆر جوانت شەرح کرد زانکۆی پۆلیتەکنیکی دۆک دەخاڵتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریە گەڵە بژێر کیمیا تەنها بیماوە کەواتە بی ئەگەر ئامێری هایدرۆمیتر چڕی بپێوێت ئەوە ئامێری هایگرۆمیتر چی دەپێوێت؟ ئەی ترشی B شەکری C شێ D تفتی سی چرکەتانێ ئەم دەرم ئەدی ئەگەیلا گەیلا شركتان ماوە سی شێ باشە توان بۆمان شی بکەن و بۆمان شەرحکەن بزارین ترشی شەکری تفتی شێ چی نەشتانە بۆمانەوە ئەمێرە ڕاست پێشتر ترشی ئەوەیە تامە یا چیترە یا چییە؟ نەوشەکەم بەرچاو کەتی هایگرۆمیتر ئۆکێ وابزانم شتێ بوو ئەنی باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی هەولێری فیزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا وە کۆی خاڵەکانتان چل خاڵ پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ جوگرافیا جوگرافیا ئەی یان بی ئەی سونامی وشەیەکی ژاپۆنیە بە چ واتایەک دێت؟ ئەی شەپۆل و بوومەلەرزە B شەپۆل و دەریا C شەپۆل و بەندەر D شەپۆل و با سی چرکەتانەیە شەپۆل و بوومەلەرز درست
بێژێ ئەوێ جوابێ بێژە دا چرکەتان ماوە ئەی شاپۆڵ و بوومە لەرزە ئەی شەپۆل و بوومە لەرزە وشەکە مرەکەبە چوو نامی چوو یانی چی و نامی یانی چی بەمانە تێناگەم بەڵام سونامی هەموو پێکی دازانم چی سونامی خۆیەوەیە سونامی خۆیەوەیە کە بوومە لەرزەیەک لە ناو دەریادا دەریابێ ئاوەکە بەرزەبێتەوە دێتەوە خوارێ شەپۆل بەرزەبێتەوە و کوڕەکە کەنارەکان بەڵام موشەکە ئایا ناوی شەپۆل و بوومە لەرزە ئەگەێنێت آخر لە 2011 ڕوویدا بوومە لەرزە هات و ئاویش هات هەردووکیان شەپۆلیش پێکەوە هاتن هەردووتە سونامی شەکەی ئەوەیە بوومە لەرزە و شەپۆلی بڵندە جاری وایە دەگاتە 10 مەتر 20 مەتر ئەپول بنێ دەریۆێتێت ئەڤ بەس پرسیارەکە لێرە ئەوەیە وشێ دەڵێ وشێکی ژاپۆنیە بە چی واتایەک لێ سونامی گەلە جۆر دەریۆێت دات ڕاستی بوومە لەرزە لە بنی دەریا و شەپۆڵەکان دێنێت باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست شەپۆل و بەندەر چوو واتە بەندەر نامی واتە شەپۆل بەندەر هاربەر یاخود بە عەرەبی پێڵێن مینە بەداخەوە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن جوگرافیا بی تەنها بیمەوە یەکەم کەس وشەی جوگرافیایی بەکارهێنا کێ بوو ئەی کارل ڕێتەر بی ئێراتۆستێنس سی ئارنالدۆ فیستینی دی ئەل ئیدریسی سی چرکەتانە جغرافيا زيادة الأوائل عربية عربية لاتينية عربية يونانية الإدريسي برأي من الإدريسي أخوة أما خين بيت مول دلي يونانية وجناز من الإدريسي کاتا خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بەنێ سی الإدريسي ئارنالدۆ پاوستینی زانیاریتان هەبوو من الإدريسي پێ ڕاست بوو بۆ لەوەی کە جوغرافیا وشەیەکی عەرەبیە و وشەی جوگرافیا لە جیۆگرافیا بەشکێ دەڵێ جوگرافیا وشەیەکی عەرەبیە عربی زۆر وشە هەیە هەندێک وشە هەنە بە عەربی چوینە هاتینە ناو زانستەکان بەس جغرافیاش بەڕێی من یەک لەوانەیە الإدريسي وەلو جەماعەت ئارنالدۆ جیۆگرافی بە ئینگلیزی جۆگرافیا لەن جغرافیاش بەکوێ عەربیش بڵێن جوغرافیا خۆی لە وشەی جیۆگرافی خۆی دەکرێت یۆنانیەکە بی ئەو ئیراتۆستینیس بەڵام بە زۆری ئەو شەنوێ ئەو شان کە دروست کراینە لە سەردەمی ڕێنسانس دروستکراین کەسێکی ئیتالیمان بناوەکەی بە ئیتالی دەسی ئەومان ئارنالدۆ ئیتالیا ئەرنالدۆ ئیتالی بەزەوەی یۆنانیەکە شەر نییە جوگرافیاکە بە کاملی بیلانێ بەز وشەیەکی جوگرایەکە بیان جیۆیەکە بی ئێستا ئێمە و ئێوە و بینەرە خۆشەویستەکانی چاوەڕێەکەم زانین وەڵامەکەمان ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست ئێراتۆستینیس ماتماتیکزان شاعیر ئەستێرەناس سەدەی پێش زاین سەدەی سێی پێش زاین یەکەم جار زانستی جوگرافی دانا و بەکارێنا الإدريسي دوای زاین بوو
لەبەرەوە زانکۆی هەولێری پزیشکی نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلی تەکنیکی دهۆک لەو کەتەگۆریانی ماوەن چ کەتەگۆریکە هەڵبژێرن؟ مێژۆ ئەی و بی هەیە؟ ئەی ناوی ئەو شازادە ئۆستریە نەمساوی چی بوو کە لەلایەن گروپی گەنجانی بۆسنی لە ساڵی 1914 لە سەرایڤۆ تیرۆر کرا و بۆ هۆی هەڵگرسانی جەنگی جیهانی یەکەم؟ ئەی فرانس فێردیناند، بی فرانس کافکا، سی ڕۆدۆلف کراون، دی چارلزی یەکەم. سی چرکەتانێ. كافكا شازادة حرب العالمين كيسا هذا كافكا الشاعر رومان بيسون أو نينا فرانس فردين بيجي فرنسي بالشاعر لازم تشارلز معناها سالم مش بظن رودولف كوركيا شازادة رودولف شارلز يكن دا چرکەتان ماوە؟ يلا جماعة سيون دي فردي زوو وەڵام؟ دي بی دي چارلزی یەکەم. دی چارلزی یەکەم. بۆچی چارلزی یەکەمتان هەڵبژارد؟ ئەس بێژم نۆڤێ وسیە کاتێدا ئەگەری غەڵەت نەبم مجارێکی ئافان دەیش بەس مێژە. باشە تۆ ئێوە گەنجانی بۆسنی ئەو بەڵێ زانین دەناسن ئەو بیا ڕێکراوە سەبەب ئیعلانکردنا شەڕ المابەینا نەمسا و سربیا پشتێ هەنگێ ئەڵمانیا دەدێت ئەڕوسیا دەدێت دیاتێت هەتا خڕ هاتن خۆلی بسەری عالەمی وەرکرد. بڕۆ سەر عالەمێ کرد ئێمەشی لە هەدەفیان چی بوو؟ باشە گەنجانی بۆسنی دەیانویست چی بکەن؟ ئەو گەنج لە لاشکریە نەهات بیا وەرگرتن لەبەر بەژنەوە گوتی بەژناتەوە کێمە گوتە لازمە ئەس تشتێک بکەم مێژوو من باخویت. چیرۆکەکە دەزانی ئێ وتی دەبێت شتێ بکەم مێژوو باز بکات مێژوو باسی بکە. ئەوە کرد ئەوی شەی کرد ئەوی شەی کرد. وەڵا زانیاری دەت بۆ ئەیوب ئافرم. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. وەڵامی ڕاست فرانس فێردیناند چارلزی یەکەم پاشای بەریتانیا بوو. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بیرکاری بیرکاری ئەی و بی هەیە؟ بی لە کەوانەدا CX توان کەم دوو وای توان دوو دابش لە کەوانەدا 6 وای کەم یەک کەم X توان سێ کورکراوەی ئەم برا دەکاتە کام یەک لەمانە. ئەی وای توان سێ لەسەر 2X توان 5 بی وای لەسەر 2X سی وای لەسەر 3X دی سێ وای لەسەر X توان 5 سی چرکەتانێ. يك لسر دو جماعتي يك لسر دو واي 26 x 25 أكاتا يك لسر دو واي 26 x 25 أكاتا واي 26 x 25 أي يك لسر دو کاتا خەریکە نامێنێ زوو وەڵامێکم منێ أي وەڵام ئەی هەردووکان گەشتە نەمان نەتیجە وای توان سێ لەسەر 2X توان 5 هەردووکمان گەشتە نەمانەت جەم سوبحانی هەلمان کرد توانیتان حەلیکەن بۆ خێراییە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ.
زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەقاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ والله حسيت بیرکاری. لا بیرکاری. تەنها ئەیماوە کەوانە 2 ڕەگی 5 کەم ڕەگی 2 هەمووی تواندوو کورکراوی ئەم بڕە دەکاتە کام یەک لەمانە 4 ڕەگی 5 کۆ 2 ڕەگی 2 22 کەم 4 ڕەگی 10 18 کەم 4 ڕەگی 10 2 ڕەگی 10 کەم 2 سی چرکەتانێ جماعات يا سيدي هذا بيجم ايه لا بيجنينا بله بس براد راس ماني ابيش كم كده ابدي الرقد ويت شورا اللي بيتزم برا لا راس دەست چرکەتان ماوە حلو من بو اي وجو كيف هو حلو منش بيا اي زوو وەڵام اي ئەی حلو من بيا اي 4 ڕەگی 5 کۆ 2 ڕەگی 2 بزانی وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ وەڵامی ڕاست 22 کەم 4 ڕەگی 10 زانکۆی پۆلیتەکنیکی دۆک بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێن زانکۆی هەولێری پزیشکی کە دەگۆریانی کە ماون کامیان هەڵەبژێر مێژوو تەنها بیماوە کەواتە بی کام یەک لەم پزیشکانە دەستی لە تێکدانی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری لە ساڵی 1881 هەبوو ئەی دکتۆر ڕۆبرت ئۆلسن بی دکتۆر ژۆزێف کۆکران سی دکتۆر ئانتوان چخۆف دی دکتۆر ویلیام هاروی سی چرکەتانێ دكتور أنطون تشوخوف روسيا باش أو نوسترا عشان بو بزيشك ويليام هاربي أو شورشي ميديسين كير بين أدوان دميك وأنا كريستوك تركمن أم كملي بوا أوسن أو يهبي دستيابو بلا أوشتانا دەست چرکەتان ماوە لێبۆ ڕۆبرت ئۆرسن ئەوەی هەبی دەستی زوو وەڵامێکمان بەرێ ئەم دەڵێم ئۆرسن ئەی دکتۆر ڕۆبرت ئۆلسن ڕێهێڵ پێی ناخۆش بوو وەڵێ بۆچی دکتۆر بوو سەحە قبلەی بۆیەوە نایزانن باشە بەڕای ئێوە دکتۆر ڕۆبرت ئۆلسن دەستی هەبووە لە تێکدانی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری ساڵی 1970 پێشتر گوێم لێ ڕۆبرت ئۆلسن بووە جکە لەلایانی توبیشەوە لەلایانی شۆڕژگەری ئەوشتانە شۆ گوێم لێ بووە ینی بۆیە هەستم کرد زیاتر ڕۆبرت ئۆلسن بێ ئەوانی تر دەناسن مەسەلەن ئانتوان چیخۆف أنطون تشيخوف روسيا نوسترا دكتور سيروكي زون روسيا دكتوريش بووە دكتوريش بووە بەس پەیوەندی بۆ مەسەلانەوە نەبووان بەتایبەت مەسەلەی کوردوان ویلیام هاروی ئەوە شۆڕشی ئەوە کرد هەڵگیرسان لە توبدا سووری گەوری خوێنی دۆزیەوە ئەویش پەیوەندی بۆ مەسەلانەوە نەبووە و زووتریش بووە لە نێوان ڕۆبرت ئۆلسن و جۆزێف کۆکران دوو دڵبوون باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست جۆزێف کۆکران زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن أدبيات ئەدەبیات
ئەیان بی 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 دانەری یەکەم کتێب لەبارەی ئەلفوبێی کوردی کێیە؟ ئەی ئیبراهیم ئەمین باڵدار، بی بەختیار زێوەر، سی خەلیل خەیاڵی، دی ئەمین زەکی بەک. سی چرکەتانەیە؟ ئەلفوبێ یەکەم کتێب یەکەم کتێب سواری بۆش یەکەم ئەلفوبێی کوردی ئەمین زەکی بەک نینەتی؟ ئەمین زەکی بەک کتێبە کوردیە بەس ئەلفوبێ باڵدۆریە سەکتێبەوەی ابتدایی نویسی دا چرکەتان ماوە. گەلێکی بلا بلا بەس یاڵا باڵدار ئەی ئیبراهیم ئەمین باڵدار ئەی ئیبراهیم ئەمین باڵدار کوردیەوەیکی ابتدایی نویسی ئەلفوبێ باڵدار چۆن ئەم بڕیارەتاندا؟ سەر کوردیەوەیکی سەفەیەکی ابتدایی نویسی ئەلفوبێی باڵدار سەر وێندەم ئەف بڕیارەدا دوشی گوتیە کتێبی نۆرەری ئەلفوبێی کوردی کێیە؟ ئەدی ئەوانی تر دەناسن خەلیل خەیاڵی خەلیل خەیاڵی نازانم بەختیار زێوەری شاعیر بوو ئەمین زەکی بەک مێژوو نووس بوو کەواتە ئیبراهیمە مێژوو نووس بوو بەختیار زێوەر شاعیر بوو کوڕی زێوەری شاعیر خەلیل خەیاڵی کێشەکەتان لە خەلیل خەیاڵیە خەلیل خەیاڵی ناناسم من نەدیتە ئەوانی ترە بینیوە باڵدار من نەدیتە نۆڤێوە باشە با وەڵامەکە بزانین ڕاستە یاخود هەڵەیە و کاتە زانیاری وەرەگرین. وەڵامی ڕاست خەلیل خەیاڵی. باڵدار یەکەم کەس بوو لە باشوور کە ئەلفوبێی کوردی نووسی، بەڵام خەلیل خەیاڵی لە ساڵی 1904 ببوور 1904 کتێبی ئەلفوبای کرمانجی چاپ کردووە. خەڵکی وتکەی سەر بە شاری بەتلیسە، قوتابی بەدیع الزەمان سعید نورسی بووە، یعنی زۆر لە پێش ئەلفوبێکرەی ئیبراهیم باڵدار نووسراوە. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک بەداخەوە نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکیش کاتەگۆریێک هەڵبژێرن. تەکنەلۆژیا تەکنەلۆژیا بی 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 لە کۆمپیوتەردا CPU زووتر پەیوەندی لەگەڵ کام لەم بەشانە ئەنجام دەدات؟ A هارد درایڤ، B رام، C ڕۆم، D کاش. C چرکەتانە؟ کاشەیە لە ناو CPU ینی هەم سەری کە CPU ئەو CPU ئەوەن دەگەهرس ئەوەن دەکەش 3 مێگا 4 مێگا بەدەبی کاشی من ئای کاشە سایاشتا لەگەڵ ڕامیش دەیبەستێ پەیوەندی ڕام و کاشێ کاشێ بە کاشێ دی کاشێ وەڵام دی کاشێ دی کاشێ کاشێ. بۆچی ئەو وەڵامەتان هەڵبژارد؟ بەخۆی ئەکید ئەی نییە وەسیش نییە. بۆچی ئەکی دەینێ بۆ ماشەڕەکە؟ هارد درایڤ هەتاوەکەم ئەخیرانە تاوەکواتنی SSD زۆر خاوە HDD، یعنی CPU ئەگەر بۆ هەموو شتێک چاوەڕە بکاتاوەکە ئەو ئینفۆرمیشنە ئەو زانیادە ئەڕاتە هارد درایڤ و دێتەوە کاتێکی زۆری پێچێت. ئێتە بۆیە ڕام خۆی ئەساسەکەی بۆ ئەو دانراوە، ینی بچووکراوەیەکی هارد درایڤ چەند گێگایەکە بەڵام زۆر سریع، هەرچەند ئەو هارد درایڤانەی ئەخیر SSD زۆر سریعوانیش، بەڵام یعنی شتەکە ئاوا هاتووە بۆیە هارد درایڤ ناکرێ بێ سی شرید ئۆنلی مەمۆری سبحانی لە ناکرێت. سبحانی واڵێ سبحانی واڵێ زۆر هینم لێ نییە ینی ئەکرێ هەر نەبێ ڕید بالضبط ئەشکرێ نەبێ، ینی زۆر شتێ ئێستا ئەندروید هەیەی بەس بی و دی لە دی بۆ تقریبا لە دی دڵنیام نەک دڵنیام با بڵین احتمالێکی زۆری بۆ دانام چونکە کە CPU کە کۆمپیوتەرێک کڕی دوو معلومات زۆر چەند معلوماتێکی گرنگە. یەکەم چەند گیگاهرتزە تواناکەی فریکوێنسیەکەی
دووەم چەند کۆڕە سێمیش هەندێک جار باسەکرێ ئەڵێ ئەو 3 مێگایە کاشەکەی ئەو 4 مێگایە ئەو 12 مێگایە یعنی کاشە شتێکە لەگەڵ CPU دێ زۆر جار شتێکە لەنەوە CPU-وە ئافرە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یان هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەزێنە و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا. تەنها ئەی ماوە؟ باشترین زمانی پرۆگرام نووسی بۆ ژیری دەستکرد Artificial Intelligence کام لەمانەیە؟ A. C++, B. Python, C. Java, D. Lisp. سی شرکتانەیە. بس قالك معلومات ثانية بس مسيك خلاص قسم خوينا هم تبارو بس ارتفيشال اي تيك صح كيف معلومات ثانية بس ده شركتان ماوە شكمنا لا يوجد كيف هم شكمنا شك ايه زوو وەڵامێکمان بنێ قومي بتشكزي اي A. C++. بلاتان كنت بأمت هنا كنت تاكيدي بلاتان زانیاریتانە بوو ئومێد نزوبات شكمال سر سيبو دەزان چیە Artificial بله Intelligence جيري دەستکرد هەرا ژیری دەستکرد کوردی بله باشە بۆ نووسین بۆ باشترین زمانی پرۆگرام نووسی بۆ ژیری دەستکرد بۆچی ئێوە C++ هەڵەبژێن والله عندي ما بري هاد قلت بين سي بلاس بلاس و جافا هم دو دلبون ما سي بلاس هەڵبژێت باشە زین وەڵامەکەتان دروستە یان هەڵێ بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست پیتۆن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەستبێنن زانکۆی هەولێری پزیشکی سێ کەتەگۆری ماوە کامیان هەڵەبژێرن ئەدەبیات ئەی تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام شاعر بە میری هۆنراوەی عەرەبی ناونرا A. ئەحمەد زەکی B. حەسەن قوڕەیشی C. نزار قەبانی D. ئەحمەد شەوقی سی شرکتانەیە أمير الشعراء العرب أحمد شوقية دي کاتان زۆر ماوە يعني أمير الشعراء العرب أحمد شوقية مناقشەی نایە ینی زۆر قۆمانی لای مەکەین ها باشە نزار قەبانی چیان پێ و نزار قەبانی لە خۆشەویستی شتووە ڕقم یەک بوو بەس نازانم لە باشی عاشق کوشتیەکرا ڕێڵ بەدڵێتیەوە أحمد زكي وحسن قريشي ڕێهێڵ خۆش شاعیرە خوا شاعری خۆشەویستی دەنووسی ئەو بۆیە نزار قەبانی باش دیارە عاشقە زۆر سوبحانی عاشق نییە زۆر وا هەدیە تۆ نام وا تۆ خەریکی سعیکردنی بزانم زۆر زیرە باشە ئەحمەد شەوقی بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ
زۆر ڕاستە ئەحمەد شۆقی بە میری هۆراوی عەرەبی ناسراوە کەچی خۆشی لە ڕەشەڵەکدا کووردە. توانیتان دە خاڵی تر بەدەستبێن و کۆی خاڵەکانتان 7 خاڵ. پۆلی تەکنیکی دهۆک کاتەگۆریەک هەڵەبژێرن هونەر و وەرزش ماوە. هونەر ئەیان بی کام فیلمی کوردی توانی 2 خەڵاتی ئۆسکاری بەلژیکی بەدەست بێنێت؟ ئەی زاگرۆس، بی ژانی گەل، سی کیسەڵەکانیش دەفرن، دی هێلانە سوتاوەکان. سی چرکەتانێ ئۆسکاری بەلژیکی. بهمان قوة بيرم تدفع كشكري بس بيش نيوش تا إلى تاكيد بس سي دلو سيدا سي دا شركتان ماوە سي كيسالكانيش دافرن کیسەڵەکانیش دەفرن. بۆچی سیتان هەڵبژارد؟ کیسەڵەکانیش دەفرن دەرێنەری کێ؟ دەرێنەرەکەی بهمان قوبادیە باشە بەهمەنی قوبادی. باشە بزانین کیسەڵەکانیش دەفرن وەڵامێکی ڕاستە یاخۆ دەڵێ؟ وەڵامی ڕاست زاگرۆس هی دەرهێنەر سەهین عومەر خەلیفە کە لەو ماوەشە لە فیستیڤاڵی دۆکیش نمایش کرا. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی هونەر وەرزش هونەر هەڵە بژێرن. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. یەکەمین ئافرەتی سەماکاری بالەی کورد کە لە ساڵی 1930 لە ئەوروپا نمایشی سەمای بالەی کردووە کێ بوو؟ ئەی لەیلا بەدرخان، بی گوڵبەهار، سی سارا خاتون، دی ڕەوشەن بەدرخان. سی چرکەتانێ ليلى ليلى شاعر نبوة لا هو بدر خان نايلة والله بينية سيجنيا بس دواء يان ايان دي او بدر خان دبي بس عائلة بدر خان يزور عقلي وينه بخواي يعني يعني قصدم الادبيات وشتيوا ميجوج لا اوروباج بينه لبيني ديو ليلى زو والله كبنه زو والله اي ليلى بدر خان امدين بيران ليلى بدر خان ما اشكال أضيف زي المعلومات أنا يا والله معلومات مانية بس تماشى لكين عائلة بدر خان شلون بنا؟ عائلة بدر خان عائلة شيء كم بيزقلوا إلى أدبيات وشعر يعني ناودارة شباج ولا السياسة ناودارة شباج يعني شهرتها شباج يعني هبوا أكيدش أجر السياسة بجدار بون هاتوتي أوروباش يعني زور بوا دولة مش ميتر أيو دي هردك عم بدر خان هردش يعني بدر خان أو فوني بدر خان أو أدبي يعني إنك إلى موزعي بالضبط هذا لبيني ليلى وروشانيش بدأت ليلى مشهور تربي بقديم أو ناوي داش كل اللي بكرداتي ناوي كتبان روشان كرد بيتن باشا أي قول بهار أنا أصلا والله لا والله أويني اسم يعني كدري ناوي كينيا تابي بناس وزور قول بهار قول بهار قال أنا ناوي بس قول بهار قولاني بيجي ناو دارو قولاني بيجوا ديار باش سيبوا باشا بزانين ليلى بدر خان والله ماشي راستا يا هلا وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵتان بەدەستهێنا لەیلا بەدرخان کچەزای بەدرخان پاشای میری بۆتانە. توانیتان دەخاڵ بەدەست بێنن و کۆی خاڵەکانتان 8 خاڵ.
زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک تەنها وەرزش ماوە کەواتە وەرزش ئەی لە یاری تێنسدا لە دوای خاڵی دیوس کام لەم خاڵانە دێت ئەی ماچ پۆینت B advantage C set point D gain point سی چەکەدان خلاص بود دست کفتک دست بابید گیم هیچ معلومة سابين هذا مشتري خلاص بود بس ديوس كيش ديوس دو ديوس لو انا ديوس او بس بيجي زوو وەڵامێکم بەنێ خەریکە کاتتان نامێنێ دي B D game point کەس تێنسی کردووە ناوەڵام منە game point وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ وەڵامی ڕاست ئەدڤێنتج زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی تەنها وەرزش ماوە لە وەرزشیش تەنها بی ماوە من ئەیتان بۆڵە بژێرم لە دڵی خۆت کام یاریزانی گیانی تێنس توانی بۆ یەکەم جار 5 ناسناوی خەڵاتی ویمبلدن لەسەر یەک بباتەوە ئەی بیۆن بۆری B ڕۆجەر فێدرەر C ئاندرێ ئەگاسی D ماریا شارەپۆڤا ماریا شارەپۆڤا مادەی خوارد بە هۆشتری نادالمانەیە فێدرێلمانێ ئەو دۆناکی سەخت ئەو کە دوور خراوە ئەویان نیەندی ئەگە ڕۆژش فێدرێر بە من هەرە و دوولاقی بە زۆر زەخم دەست شرکەتان ماوە زۆر پێ باشە زوو وەڵام ڕۆژەر فێدرەر B ڕۆجەر فێدرەر بۆچی ئەوتان هەڵبژارد لە تێنس فێدرێر و نادال زۆر مەشهورن زۆر بەتواناشن یاریەی حقیقت ئەیوسی ناناسین و دیش گوتیان شارەپۆڤا سوبحانیەڵێ ماریا شارەپۆڤا ئەوە ڕووسی بوو وە بزانم مادەی منەشیطاتی خوارد بوو بە غەڵەتی ئەوجا دوور خراوە لە ماوەیەک بە غەڵەتی خواردبوو یا وەڵی دەیگوت بە غەڵەتی بەس ئەو لە بەر جوانەکەی بەناوبانگە نەک لەبەر باش لەبەر جوانەکەی کەرە سوبحانی وەڵڵا وتی ڕێ من وتم کاکە ئەمە ئاگری بنکایە بەتەڕیە باشە بزانین سبحانی تەواو ڕۆجەر فێدرەر وەڵامێکی ڕاستە یاخۆ دەڵێ وەڵامی ڕاست بیۆن بۆری سویدیە وا خوێندێتەوە بیۆن بۆری وەکو یەتۆ بۆریە ناتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن ئەم قۆناغا کۆتایی هات کۆی خاڵەکان زانکۆی پۆلیتەکنیکی دۆک 30 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 80 خاڵ ئێوە لەگەڵمانە بمێنەوە کۆتا قۆناغ ماوە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی لەو قۆناغەدا دوای و قۆناغا کێ زۆرترین خاڵی بەدەستهێنا گەورەترین خەڵات بەدەستێنێ ئەویش کە 30,000 دۆلارە بەڵام زانکۆی دووەمیش خەڵاتێکی کەم وەرناگرێت 15,000 دۆلار بەڕێزانم تاو کاتە لەگەڵمانە بمێنەوە لە بەردەمی تەلەڤیزیۆنەکان بمێنەوە ئێمەش دەینەوە لادە
خۆشەویستانم دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی وەک دەزانن لە هەر زانکۆیەک دوو قوتابی دێنە ئێرە و سێ پرسیاریان لێ دەکەین هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردووە لە بەشداربووەکانە پێشەوەی دەست پێ بکەین با بزانین زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک گۆڕانکارەکانی چییە؟ ئومێد سامی پێشبڕژەکە بەجێ دێڵێت بۆ هەکار مۆیەت. ڕاستی دەستپێکێ دەمە سۆدیمە بەشێ بینۆکۆری دلێ من نبوو چینگی هەر بچی گۆتی مدڤیۆل بەشێکی ئینگلیزیە بخینم هەر حەسەر ئینگلیزیە هەبوو بەس مەعادەلێ منێکم بوو لە ڕۆنۆڤێ ملڤێرەوە. بەس پۆشی دەمە سۆدیمە vêrê طبعا من خوند و من خوۆستۆن سۆڵ ئەوری کە ئەس بوومە ئێکێل قسمێ خو و ئینشاءڵڵا ئەفسۆڵاژی دێبساگێنە کۆدێ چ لێت و هەکی ئەس خلاص بوومژی ملبەرە هەندەسێ بخینم و بماندۆزیۆرەکی شارۆزە ئینشاءڵڵا. دەستپێکێ وەختێ بەحسێ پرۆگرۆمیگیری ڕۆستی مانازۆنی پرۆگرۆمێکی هوسای پرۆفیشنۆڵە مازۆنی دێکی کانۆڵی تاگەرن بەس جۆما فرێگەر قسمی و ئەم چەند تەڵەبەژی گرتین هەر قسمی مەبخۆ تێستا گۆ بچیک مەکرد پۆشی نۆف هەوڵت خودە ئەس دەرکردم ڕۆستی دەمیام چوینە بە ڕۆمژی ڕۆستیژی عنی بوومە یەلێکی خۆش بوو تەجریبەکۆنی بوو بەمە هەوڵێتی نیۆسین پێزۆنی نیمە وەرگردن ئینشاءڵڵا ئەمێ چوینە فۆیناڵە و ئیشڕۆ دێ فۆیناڵێژی بن. من خۆم خەڵکی بەردەڕەشم هەکار خەڵکی دۆکە یەکەم جار کە هاتینە ئێرە یەکترمان ناسی زۆر خۆشحاڵ بووم لە گروپیش کەسێکی زۆر بەڕێز بوو دواتر کە لە پرۆگرامەکە بەشداری کرد لەبەر خاتری ئەو سەیری بەرنامەکەمان کرد لە کۆتاییدا سوپاس بخوا بە هاوکاری هەمویان گەیشتن بە فیناڵ و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. ئەس مامۆستای هەکاری بووم مامۆستایەکە پراکتیکی بووم هەکارژیش قوتابیەت زیرەک بوو ناو چولمەی پراکتیکیدا مە احتیمال دا سەر هەکاری گەل قوتابیەدا چینکیش قوتابیەکی زیرەک بوو بۆ وی بەرنامەجی هەنێ مە بواری پێ هەبوو مە تەقدیم کراوی بەرنامەجی کو دێگەهتە فینالی و فینالیژی دا ئیشڵا دێبەتن. هەکار بە خێراتی بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم بە هەمان شێوە زانکۆی هەولێری پزیشکیش گۆڕانکاری کردۆ بزانین گۆڕانکارەکانی ئەم زانکۆیە چییە؟ گەیلان چواس پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ شادان نیعمەت. حەزم بخۆی لە بەشی کۆلێژی پزیشکیتیدان بوو بەس لەبەر ئەوەی لە وڵاتی ماوانیە کە بە حەزی خۆت ئەو کولێکە ئەتەوێت. بەپێی دەرەجەکەی من ئەو قسمە و قسمەکانی ئەندازیاری وەریگرتم لەبەر بخۆش حەزم لە ئەندازیاری نەبوو فاختیاری دوم ئەو کلیە بوو بەشی کلینیکەل بایۆکێمستری کۆلێژ زانستە یونیڤەرسیتیەکان هەر حەزی منداڵمەوە ببمە دکتۆریدان بەڵام کاتمەوە کلیە ینی پراکتیکی ئیشم کرد و زیاتر زانیم کە ئەو خەونی منە بایۆکێمستریم زۆر زۆر حەز لێیە. سەبارەت بەوەی کە تۆن لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەشداریم کرد ڕۆژێکی بڵی لەم زیاتر سوپرایز بەو شتەیە ڕۆژێکی ڕاگەی کۆلێژ هاتەدام و هەر گوتی بەرنامەت هەیە دەبی بچی بەشداری بکەی هاگەم لە هیچ نەبوو چکە بە حکمەوەی کە ئەمن ئەوائلی یەکەم بووم لە کولی حتا ئێستا ئەوانی زیاتر تاوە بەس یەکەکانی کولیان هەڵبژارد بوو گوتیان بڕۆم بەشداری بکەن لە بەرنامەکە وتم بەشداری ناکەم بەس دواتر ماڵێمان بە تایبەتی داکم و دەستگیرانەکەم ئەوان زۆر ینی دامیان کردن گوتیان بڕۆ باشترە هەر شتێکی نوێ تاقی بکەوە خۆشە لۆ خۆت و لە مستەقبەلیشت باشە وڵات دوای غازی بووم و بەشداریم کرد حتا ئێستاش تا قۆناغی هاتینێ بەڕاستی ئەکسپریەنسێکی زۆر نوێ بوو لە من زۆر زۆر خۆشحاڵم حتا قۆناغی ئێستا هاتین بەرنامەی فیناڵ لەگە هاوڕێکان ڕاستی ماندی بوون زۆر ماندیم هیوادارم لە بەرنامەی ئەو ڕۆژە کە هەم بەرنامەکانیت دەیە زەمان باش بیت و پەیوەندی باش بدەستبینین و سەرکەوتوو بین. لێرەدا دەمەوێت تشک بخەمە سەر قوتابی شادان نیعمەت
کە یەکێکە لە قوتابی هەرە زیرەک و سەرکەوتەکانی کۆلیژەکەمان لە بواری زانستی و لە بواری ڕۆشنبیری گشتیدا هەر ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە ئێمە بەربژێری بکەین شانبەشانی هاوڕێکانی بەوەی بەشدار بێت لەم بەرنمەیەدا و تیمی ئێمە توانی بگاتە قۆناغی کۆتایی و دڵنیاشین لە کۆتاییدا سەر دەکەوین. محەممەد یاسین پێش بڕیژەکە بەجێ دەهێڵێت بۆ هێلین فەرهاد. حەزم لێ بوو لە بوارێکی پزیشکیدا ئیش بکەم لە داهاتوو بەتایبەتی لە بواری دەرمانسازی واتە خەونی مناڵیم دەرمانسازی بوو. بەڵام بەپێی ئەوەی چەند زروفێک کاتە پێشن لە پۆلیشەش و نەمتوانی ئەو نمرەیە بێنم بۆیە هەستام ئەو کۆلێژی کیمیای ژانی کلینیکیم هەڵبژارد کە لەگەڵ خەونەکانی مندا ئەگونجا. هەڵبەتە ئێستا الحەمدولیلا من توانیومە لە بواری خوێندنەکەمەوە هەم لە بواری پراکتیکی ڕۆژانە لە دەرەوەی کۆلێژا کار بکەم لە قۆناغی دووەمی کۆلێژەکەمەوە هەم لە کۆلێژەکەشمەوە قوتابیەکی باشم لێ دەربچێ ینی بەلایانی کەمکە مامۆستایەکانم لێم ڕازی بن و پشگیریم بکەن کە وەکو لە بەرنامەیەکی وەکو ئەستێرەکانی زانکۆ هەڵم بژێرن. تقریبا 15 تا 20 طلبەیەک هەڵبژێردرا بوو لەسەر ئاستی زانکۆ لەناو ئەو تەلەبانە من یەکێکم خۆشبەختانە لەو 6 قوتابیەکەوە بووین بە ئۆکو ئەستێرە هەڵبژێردرێن. من باوەڕم بۆ متمانەیە هەبوو کە کۆلێژ بە منیدا بوو باوەڕشم بە تواناکانی خۆم و هاوڕێکانیشم هەبوو. پێویستە لە بۆ فاینەڵ بڕۆین ئەوە ئەگەر یەکەم نەبین بە سێم ڕازی نابین. من هێلین بۆ 3 بۆ 4 ساڵە بە ئیناسم. بەدایمی حەزیە کرد شتێکی جیاوازی پێشکەشکە بۆ زانکۆ و بۆ دەرەوەی زانکۆ زۆر یەکێکە لەوانەی کە خەمخۆری نەخۆشە بەهۆی ئەو ئەکتیڤیتیانەی کە ئەیکرد بەهۆی ئەو هەوڵانەی کە ئەییا بۆی زیاتر نەخۆش تێ بگەێنێ ئایا بواری پزیشکی چییە ئایا چۆن ئەتوانن بە باشترین شێوە خزمەت گوزاری پزیشکی وەربگرن. کاتێک کە بستم هێلین خانیش بەشدارە لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ زۆر خۆشحاڵ بووم چکە بەجددی شایانی بەشداربوونە لەو بەرنمەیە زانیاریەکی زۆری هەیە و تەلەبەیەکی زیرەکیش بووە هەمیشە. هیوادارم جەماعەتی خۆشمان سەرکەوتوو بن و باشترین ئەنجام بەدەست بێنن. شادان و هێلین هەردووکتان بەخێر بێن بۆ پێشبڕکێتە. خۆشەویستان ئەمەوێ خاڵی زانکۆکان بەبییر ئێوەی خۆشەویست بێنمەوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆهۆک خاوەنی 30 خاڵ. و زانکۆی هەولێری پزیشکی 80 خاڵ. ئەمەوێ بە زانکۆی پۆلیتەکنیکی دۆهۆک بڵێم ئێشتا کات ماوە خۆی پرسیارەکان 60 خاڵی لەسرە. ئێوە تەنها 50 خاڵ لە نێوانتانە هەیە لەبەرەوە زۆر وریابن کێناڵە ئێوە یەکەم نابن. ئامادەن هەردوولا؟ باشە. لە زانکۆی پۆلیتەکنیکی دۆهۆک عیماد بەرەکات کاک عیماد فەرموویێرە. لە زانکۆی هەولێری پزیشکی شادان نیعمەت. شادان نیعمەت بەخێر بێن. وەک وتمان 3 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە زوو وەڵامەکە کە زانیتان کە هەموویم خوێنەوە. اینجا دەست بێمە بۆ تۆنەکە کە لە ناوڕاستی پرسیارەکە کە دەیخوێنمەوە دەستان ناوێ بۆ تۆنەکە من دەوەستم هیچ ناڵێم ئەوێ وەڵام بیتەوە. گەر وەڵامەکەت هەڵەبوو دەچێتە لایەنی بەرامبەر هەموو پرسیارەکەی بۆ دەخوێنمەوە ئەو کاتە ئەتوانێ وەڵام باتەوە. ئامادەم؟ باش. پرسیار یەکەم دەڵێت لە سیستمی ئەلکتریکدا کورتکراوەی دیسی چییە؟ زانکۆی دیسکتاپ کۆمپیوتەر؟ دیسکتاپ کۆمپیوتەر. نا دایرێکت سەرکیت. عیماد کورتکراوەی دیسی. درايفر يعني دیسی کورتکراوەی چ شتێکە؟
درايفر كومباني درايفر كومبليت داتابيس لەگەڵە دایرکت کورنت ڕێککارن بەداخەوە نەتانزانی دووەم پرسیار بۆ ئێوە تۆزێ وریابن جۆ لە پرسیارەکە بگرن اینجا دەست بێن بۆ تۆنەکە پرسیارەکە دەڵێ تیشکی گاما لە چ جۆرە تەنۆڵکەیەک پێک هاتووە زانکۆی هەولێری پزیشکی تەنۆڵکەی پۆلیتەکنیکە ببورن لێرە لای من پۆلیتەکنیکە تیشکی گاما عفو پۆلیتەکنیک چ پێک دێدێ بەڵێ اش پرۆدنا پێک دێت تیشکی گاما لە چ جۆرە تەنۆڵکەیەک پێک دێت تەنۆڵکەی گامە تەنۆڵکەی گاما 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 بەڵێ تەنۆڵکەی نییە نە پۆتۆنی هەنە نیوترۆنی هەیە چی؟ نو ماس نو چارج نیتی هیچی نییە تیشکی گاما تیشکی گاما لە چ جۆرە تەنۆڵکەیەک پێک هاتووە تەنۆڵکەی فۆتۆن نەتانزانی بەداخەوە باشە پرسیاری سێهەم و کۆتایی پرسیارەکە دەڵێ زانای گەورەی کورد پرۆفیسۆر کۆچەر بیرکار ئەم ساڵ چ خەڵاتێکی وەرگرت پۆلیتەکنیکی دۆک خەڵاتی نۆبل بوو ئۆسکار 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 هەڵەیە زانایەکەت بوو ناوی زانەکە بەڵێ پرۆفیسۆر کۆچەر بیرکار هەی خەڵات نۆبل لە بۆی بیکاری وەرگرت نۆبڵ بیرکاری ناوی خەڵاتەکە نۆبڵ لە بۆی بیکاریدا لە بواری بیرکاری بەڵێ خەڵاتی فیلدس بەداخەوە نەتانزانی زۆر زۆر سپاسانەکەین ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان لە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک هەکار موعەیەد لە زانکۆی هەولێری فیزیکی سوبحانی ئەیوب سوبحانی ڕۆحی ریاضیشی هەیە سێ پرسیاریش بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە پرسیار یەکەم لە میتۆلۆژی کۆنی گریکدا یۆنانی دۆخی پێش دروستبوونی گەردوون چی پێدەگوترێت لە میتۆلۆژی کۆنی گریکدا یۆنانەکان دۆخی پێش دروستبوونی گەردوون چی پێدەگوترێت گەر وەڵامەکە دەزانن دەست بێ بۆ تۆنەکە لە میتۆلۆژی کۆنی گریک یۆنانەکان دۆخی پێش دروستبوونی گەردوون چی پێدەگوترێت زوو سوبحانی نیهێل چی؟ نیهێل نیهێل هەکار نازانی؟ پێزۆنی سەر نییە پێی دەگوترێت کاوس بیستودا باشە دووەم پرسیار بۆ ئێوە لە پلەی گەرمی نەگۆڕدا قەبارەی گازێک پێچەوانە دەگۆڕێت لەگەڵ پستاندا ئەمە دەقی چی یاسایەکە سوبحانی بۆیل سلااو بۆیل سلۆ بۆیل بۆیل سلۆ یاسای بۆیل یاسای بۆیل زۆر ڕاستە و پێنج خاڵی ترت بەدەزێنە بۆ زانکۆکەت سوبحانی سێم پرسیار بۆ ئێوە و کۆتا پرسیاریشە پرسیارەکە دەڵێت سەردەمی ڕێنیسانس لە ئەوروپا لە سەدەی چواردەی زانیدا لە چ وڵاتێک سەری هەڵدا سوبحانی ئیتالیا ئیتالیا زۆر ڕاستە پێنج خاڵی تر سوبحانی توانی بەدەستی بێنێ بۆ زانکۆکەی زۆر زۆر سپاسانەکەین دەتوان بچنەوە شوێنی خۆتان لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک دەخیل مەتۆ زانکۆی هەولێری پزیشکی هێلین فەرات
دەخیل و هێلین هەروتان بەخێر بێن باماشیەوە سێ پرسیار بۆیەوە هەر پرسیاری پێنج قاڵی لەسەرە پرسیارەکە دەڵێ ژمارەی شانۆگەریەکانی شکسپیر چەند بوو؟ دەخیل 16 بوو 16 هەڵێ هێلین تۆ زانی؟ 20 وەڵامی ڕاست 37 شانۆگەری دووەم پرسیار ژمارەی خانووی سەرۆکوەزیرانی بەریتانیا لە شەقامی داونینگ لە لەندەن چەندە؟ ژمارەی خانۆکە ڕقەمی خانۆکەی ماڵی خۆمان نازان ژمارەیەکی بەناوبانگە دەخیل 101 هێلین تۆ یەک 100 خاڵیان بین بوو 100 خاڵ وەڵامی ڕاست ژمارە ده سێهەم پرسیار و کۆتا پرسیار بۆ دەخیل و هێلین لە نیوەی یەکەمی سەدەی بیستەمدا ناسناوی سوپای نەتەوەی رووسیا چی بوو؟ هێلین یەکێتی سۆڤێت یەکێتی سۆڤێت یەکێتی سۆڤێت دەخیل پۆلیسار وەڵامی ڕاست سوپای سوور زۆر سپاستان ئەەکەین ئەتوان بچنەوە شوێنی خۆتان چاپڵەیەک زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ئەیوب عەبدوڕەحمان لە زانکۆی هەولێری پزیشکی ڕەهێڵ هیوە کاکە ئەیوب و کاکە ڕەهێڵ هەردووتان بەخێر بێن سێ کۆتا پرسیار هەر پرسیاری پێنج خاڵی لەسەر پرسیار یەکەم ئەو بەکتریایە کامەیە کە بەرپرسە لە بۆنخۆشی دوای باران بارین بۆنێکی خۆشیە دوای باران بارین بەکتریایەکە واکە ئەو بەکتریایە ناوی چیە؟ ئەیوب ڕەهێڵ لە پرێسکە با من مەجالێکمە بیفکرکەمەوە ناوەڵاتە داخەریکە نامێ لە زوو ڕەهێڵ نایزان بەس با سیانۆ بەکتریابی سیانۆ بەکتریا HVV ئەرە ئەو نییە بەس بە بڵاو ئەی HVV چییە خۆی؟ خۆدەی نزۆ وەڵامی ڕاست بەکتریای ئەکتینۆمایسیتیس دووەم پرسیار بۆ ئێوە کام دوو کیشوەر بە تەواوەتی لە نێو کۆی باکووری زەویدان لە نێو گۆی باکووری زەویدان پزیشکی باکووری زەوی بەڵێ ئەوروپا لەگەڵ ئەمریکای باکوور ئەوروپا لەگەڵ ئەمریکای باکوور سەرێتر بووە سێم پرسیار بۆ ئێوە دۆناڵد ترامپ و کیم جۆنگ ئۆنگ لە 12 حوزەیرانی 2010 بۆ یەکەمین جار لە کام وڵات کۆبوونەوە؟ ئەیوب یوغۆسلافیا سنگافور زۆر ڕاستە زۆر سپاسان ئەەکەین شوێنی خۆتان زۆر سپاسان ئەەکەین خۆشەویستان بەم شێوەیە قۆناغی دۆمی بەنامەکەش کۆتایی هات
ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک 30 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ لە فاینەڵی ئەم سیزنە هەولێری پزیشکی بوو بە براوەی یەکەم و پۆلیتەکنیکی دۆهۆکیش براوەی دووەم قۆناغێکی زۆر باشتان تێپەڕانە فەرم ئەمەوێ سوپاسی یەکە بە یەکەی ئێوە بکەم سوپاسی هەموو ئەو زانکۆیانە بکەم کە بەشدار بوون لێرەوە پێیان دەڵێن بۆ سیزنی دووهەم قوتابیان جودێکی زۆر بەکاربێنن هەوڵێکی زۆر بن زانیاری زۆر کۆکەنەوە بۆ ئەوەی کە هەم خۆتان سوودمەند بن هەم وڵاتەکەمان لە ئێوە سوودمەند بن و بینەرانی خۆشەویستیش چێشێک ببینن ئەمەوێ ئەو بەشداربووانەی کە هەواڵەکانتان کە هەموو بەشدار بوون لەگەڵتانە لەم پرۆگرامە ئەوانیش بێنە سەر ستەیج بانگیانکەن کوان لە زانکۆی هەولێری پزیشکیش کوان هەواڵانتان وەرن خۆشەویستان ئێستاش کاتی دابەشکردنی خەڵاتەکانە خەڵاتی دووهەم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک بریتیە لە $15,000 وا خەڵاتەکە باس لە ئەستێرەکانی زانکۆوە بۆ پۆلیتەکنیکی دۆک پیرۆستان بێ خۆشەویستانم خەڵاتە مەزنەکە خەڵاتی یەکەم بۆ زانکۆی هەولێری پزیشکی بریتیە لە $30,000 پیرۆستان بێ خۆشەویستانم بەڕێزان خۆشەویستان وەک بینیتان فاینەڵی سیزنی یەکەم بوو سیزنی یەکەممان کۆتایی هات چاوەڕوانی سیزنی دووەم بن قوتابیانی زانکۆ کۆشی زیاتر بکەن بەڕێزان و خۆشەویستان هەتا سیزنی داهاتوو هیواداری هەر دەرساغ و تەمەندرێت بن خواتان لەگەڵ کاتێکی خۆش